شێوەکارێ سووری ئەحمەد بەغدادی لە شاما پایتەختا سووریێ بە هۆنەرا شەوتاندنا کەڤنەشۆپی یا لەسەر چرم بالا گەشتیارن وڵاتێن کەنداوێ دکشینە. ئەف پرۆسەیە هونەری برەیە شەوتاندنا سەریکێن مێتاڵی یێن گەرم ڕاستەڕاست لەسەر چرم تێکردن داکۆ نیگار بە ڕەنگێن قەحوەیی و ڕەش ئێن کۆمەری دەرکەون هۆرێ. لحتى هيك اجى ببالي جرب على فكرة جرباندنا نيجار كيشيا لسر چرم كت سري من دسبيكي من لسر تختان خيز دكر و او تجربه باش بو بشترا از جتخد درباسي سر چرم بو من بهاولدانا كهيسان لسر پارچيكي بچوك دسبيكر و گاف بگاف ببورينا دميرا من دست بآفراندنا برهمن هنري ين بهم باكر. کارێ ئەحمەد تەنێ پشتاخوا بە سەکتۆرا گەشتیاریە بەگرێدەدا جبەرکۆ ئەف بەرهەم وەکی کەلوپەرێن خەملێ تێن دیتن پڕانیە کریانێن تابلۆیان ئەحمەدجی گەشتیارن وڵاتێن کەنداوێنە. هي كمان مشان تعطي مثلا زحمتي دشيانا نشاندانا روديمن جدادنا وكي رويكالكي يانجي زاروككي اف يك هوربينيك مزن دخوازه داكو جداهي ودربرين بآوایەکی ڕاستەقین وەرن نیشاندان. ئەس هەست دکم ئەف پیشە بەر بنەمانێ ڤەدیچە. ئەگەر بە ئاوایەکی گونجاو گرنگی پێنەیەداین ئانژی بڕێیا فێرکردن و پەروەردەیە بە بەرفڕاهی بەلاو نەبە دێ ئەڤ هونەر وندا ببە. نەهال سەراسەری سووریە تەنێ ئەحمەد ڤی کاری گۆپر کێم تێ دیتەن و گەلێکی زەحمەتە دکە. دڤان دەمێن داویدە وی دەست بێ فێرکردنا کەچا خۆ کریە داکۆ vê پیشەیە ژوان دابوونێ بپارێزە. لۆڵۆخان ڕووداو